بازار زۆر باشەوەتی موچاتوە. فەرقی کردووە. ئارێ وەڵا زۆریش فەرق کردووە. سوپاس بۆ خۆی عیبی نییە. لەگەڵ دابەشکردنی موچە بازاڕی هەمووان دەگەشێتەوە. لە بەردەم یەکێک لە بانکەکانم لە کاتی هاتنی موچە بەرهەمێکی زۆری خۆماڵی لە پێش بانکەکاندا دەندرێ و خەڵکێک بۆ کڕینی لەگەڵ وەرگرتنی موچە لێرە بەرهەمەکەی دەکڕێت. ئەمە برنجی کوردی و دۆ و ئەو شتان دەفرۆش خەڵکێک دەیکڕێت. مام حاجی سڵاو لێبی موچەت وەرگرت؟ چۆن بوو بەدڵت بوو موچە وەرگرتنەکە؟ بەڵێ ماندوو بووی ماندوو نەبووی؟ کورە وەڵڵاهی هەندە ماندوو بووین لە دوێنێ ئەم دەمەوێت من لێرەم لە دوێنێ بەیانیەوە لە دوێنەوە لێرەی بەخوای باش ئەوەندەی بزانم ئێرە هەمووی قوڕە و هاوی نووزستان گرفتان هێوە وەڵڵای جاگی هەبێ نەبێت دەسەڵەت هەیە باشە موچەت وەرگرت چیت کڕیوە بزان پێمان بڵێ وەڵڵای جا ئەوە کاز و پنگرە و ماسە واتە بە دوای شتی خۆماڵیەوەی بە قوربان هەتا شتی خۆماڵی هەبێ شتیکە ناکریوە ماسی خۆماڵی وەڵڵا ماسی مەسەڵحا ناخۆی لەبەر چی؟ لەبەر چی شتی؟ تامینی بووە دەستەکانت خۆش بی سپاس دەکەم خوا بازاردا بازار جوڵاوە بەهۆی هاتنی موچەوە خوا شتێک جۆڵەوە باشە لەخوای بەزیاد بێت. بازار زۆر باشەوەتی موچاتوە. فەرقی کردووە. ئارێ وەڵا زۆریش فەرق کردووە. سوپاس بۆ خۆی عیبی نییە. ئەو شتانەی پێتن بەرهەمی خۆماڵینیان خۆماڵیە هیچی دەرەوە نییە. ئارێ وەڵامی ناوخۆی سێرکە هەندێشێ چوالەیە گەڵامێوە گەڵامێوەکەی خوارێ بەڵام کەنگرەکەەوەی یێرێ کاردوەکەی یێرێوان هەموو یێرنە. بەرهەمی خۆماڵی گرنگی پێ دەدرێت لە کاتی هاتنی موچە زۆر ئەرێ وەڵا زۆر بەرهەم گرنگی پێ دەدرێت.